ئاینی پیرۆزی ئیسلام دینێکە، دینی ئاسانکاریە، دینێک نییە بارگرانی و قورسی و یعنی ئینسان وا لێ بکات بێزار بێت. نە، ئاسانکاریە. نوێژ خوای تەعالی فەرزی کردو بە پێوە نوێژکەیت، واجبە. وەقوموا لله قانتین، کە نەتوانی دانیشیت، کە نەتوانی پاڵەکەویت، کە نەتوانی بەسەرت ئیماءەن بە چاوت بە دڵت، هەمووی ئاسانکاریە. ڕۆژی مانگی ڕەمەزان نەتوانی فعیدەة من ئەیام ئوخەر، ئەی فی ئەیام ئوخەر ناتوانم قەزای کەمەوە، نەخۆشیەکم پێوێ بەردەوامە فیدێ دەرکە، ئافرەتە دووگیانە فیدێ دەرکە، ڕۆژوو مەبە. ئافرەتە لە حاڵەتی سووری مانگانەیە لە زەیستانیە، بە ڕۆژوو بەرەوە، لەسەرت نییە بە ڕۆژوو بیت، حرامە لەسەرت، بەڵام فعیدەة من ئەیام ئوخەر تۆش دەتوانیت دوای قەزای کەیتەوە. ئەوجا دینەکەمان ئەوەندە ئاسانە، ئەوەندە یوسریت هەیە، هەتاکو مانگی شەعبان بۆ تێبیدەیتەوە، مەرج نییە تۆ لە شەواڵە بیدەیتەوە. دایکە عایشای فەرموو رضی الله عنها، دەیفەرموو ڕۆژی مانگی ڕەمەزانم لەسەر بوو، کەی ئەمدایەوە؟ لە شەعبان ئەمدایەوە، کاتە مانگێ بەر لە ڕەمەزان ئەوجا کەوتە خۆی و قەرزەکانی دایەوە. بۆیە دروستە ئینشاءڵڵا دینەکەمان دینێکی ئاسانە. فەرموو گۆرەویەکی تەپات مادەم بە دەست نوێژۆ کردوتە، گۆرەویەکە دامەکەنە، مەسحکە لەسەری، لەسەر خوف، لەسەر پێڵاوت، دروستە. بە پێڵاو دروستە نوێژکەی، بەڵێ دروستە، بەڵام بە مەرجێ پاک بێ، کە پیسیت بە بن نعلەکەەوە پێڵاوەکەت بینی بیخشێنە بە زەوی نوێژی پێ بکە. دینەکەمان چییە؟ دینێکی یوسر و ئاسانکاریە، نەک تند و تیژی تێدا بێت.